پێشەوەی پارە بدرێت ئێمە ئاگاداری دەکەنەوە 2000 کە ئەمە حەڵاڵە یان حرامە هیچ کێشەیەکی نەبی تەبیعی بەڕێ دەکەین. خۆیانگ نیمێن دیگە جۆنگووە چاوەشێ za ئەربیلێ کوردستان جای جۆگۆ چاوەشێ شیممە دۆنگسی نی کۆیمە ئەم دوو دیڕێی کە پێم وتن ئەمە بە زمانی چینیە واتە بەخێر بێن بۆ یەکەمین مارکێتی چینی لە پایتەختی هەرێمی کوردستان هەر کاڵایەکی چینی دەوێ بۆ خواردن لێرە دەست دەکەوێت. ئەم مارکێتە بچووکەی کە من لێرەم ئێرە نێو شاری هەولێرە مارکێتێکی چینی کراوەتەوە کە هەموو پرۆداکتەکانی یاخود بەرهەمەکانی چینی ئەسڵیە. جا من ئێستا لەگە سەرپەرشتیاری مارکێتەکە قسە دەکەم سەبارەت بەو پرۆداکتانەی کە چی تێدا دەفرۆشرێ و چی لە خۆ دەگرێتن. سڵاوت لێ بێ کاکسیڤە سەبارەت بۆ مارکێتەی چ جۆرە پرۆداکتێک لەو مارکێتە هەیە کوالێتیەکەیان هەمان ئەو کوالێتیەیە کە دەفرۆشرێت لە دەرەوە هەمان پرۆداکت یاخود جیاوازە. سەرەتا بەخێراتین کەناڵی 964 دەکەین سەبارەت بۆ مارکێتە نزیکەی 2 مانگە لێرەیش دەکەم وەکو سەرپەرشتیار و کاشێر بەنسبەت پرۆداکتەکان پرۆداکتی نۆدڵمان هەیە پرۆداکتی سۆسمان هەیە پرۆداکتی چایەمان هەیە کە بەناوبانگترین چایەکانی سین لێرە بەردەستە پرۆداکتەکان زیاتر ئەسڵی ینی هیچ شتێکی عێراقیمان نیە شتێکی کوردیمان لەو مارکێتەدا نیە بێزگە لە سینی کە هەمووی ستاندارد و هەمووی ئەسڵین ینی شتی تەقلیدی و شتیوامان تێدا نیە. باشە ئەو پرۆداکتانە کە دێن لە ڕووی کوالیتیەوە هەمان ئەو پرۆداکتەیە کە لە دەرەوە هەیە بۆ نمونە ئەو نۆدڵی باست کرد یاخود با بڵێن کە بە ئەندۆمی کە لێرە دەستەکەوێت هەمان ئەو ئەندۆمیە کە لە دەرەوە یاخود نەخێر جیاوازە هەم لە ڕووی نرخیشەوە لە ڕووی نرخەوە تەوان جیاوازەوە ڕاستەخۆ لە سین ئۆردەر دەکرێت و لە سین دێتن بەنسبەت کوالێتەکەی زۆر باشە و وەکوی دەرەوە نییە وەکو ڕێک وەکو ئەوەی سینە واتە لە بنەڕەتدا لە ئەسڵیە با بڵێ لە بنەڕەتدا ئەسڵێ بڵێ کوالێتی فولفولە. باشە چەند جۆر پرۆداکت هەیە لێرە بەردەستە بۆ کڕین زیاتر لە 10 زۆر پرۆداکتمان هەیە پێمان بڵێ بنمونە بابەتی نۆدڵ بابەتی سۆس بابەتی جبس بابەتی خواردنەوە وەکو چای و شیر و ئەوانە خواردنەوەی بابەتی مەواد غەزایی زیاترەوانەوە بۆ مەوادی ئاشابیشمانەیە. باشە کاکسیڤەر خەڵکی خۆمان با بڵێن کوردی خۆمان خەڵکی شاری هەولێر تا چەند ئەو کەلوپەلانەی ئەو چینیانە بەکاردێنن دەکڕن با بڵێن ڕۆژانە بەکاری دێنن دەکڕن زۆرن یاخود کەمە بەکارێنان بەنسبەت کوردی خۆمان بڵێ دێن زۆر باش دێن و قەومیاتەکانی دیریش دێن بەنسبەت زیاتریان سینینە مەوادەکانی سینە ئەمریکی بەریتانی ڕۆسی عەرەب ئەوانە هەموو سەردانمان دەکەن. کوردی خۆمان زیاتر چ بابەتێکی هەڵدەگری دەخوات کوردی خۆمان زیاتر جبسەکان و خواردنەوە ساردەکان با بڵێن و مەوادی سوشی لەگەڵ چای سەوز زیاتر. باشە لە ڕووی حەڕامی و حەڵاڵیەوە ئێوە هەردوو بابەتتان هەیە چۆن خەڵک دەزانن کام حەڵاڵە یاخود حەڕامە ئەو کاتێکە ئەو بەڕێزە دێ شتەکەی هەڵ کاڵایە کە پێشەوەی پارە بدرێت ئێمە ئاگاداری دەکەنەوە 2000 کە ئەمە حەڵاڵە یان حرامە هیچ کێشەیەکی نەبی تەبیعی بەڕێ دەکەین. باشە گرانترین پرۆداکت یاخود بەرهەم لێرە نرخەکەی دەگاتە چەند وە کامە جۆریشیانە؟ گرانترینە پرۆداکت لێرە چای سپی و کەسکە کە نرخەکەی دەگاتە 355,000 چای سپی و کەسێک چەندە با بڵێن 1 کیلۆیە کەمترە لە کیلۆیەک بەنسبەت غرامەکەی چەندە با بڵێن کێشەکەی کەمترە لە کیلۆیەک بەڵام بەس زۆر بەناوبانگە لە سین. ئەی سەبارەت بە خواردنەوەکان هیچ خواردنەوەی تری غەیری چینیتان هەیە یاخود بەس چینیە خواردنەوەکان؟ نەخێر بەس سینی ینی ئەو شتانەی لێو مارکێتەیە هەمووی سینیە باتە کۆکاکۆلا و بیپسی و بابەتانە لێرە نافرۆش؟ تەنانەت ئاویش بەس سینیە شێ سینی مەوادی سینی خواردنەوە سینەکان زیاتر مێڵک شێکە و بەبڵتی و تی و مێڵک شێگیانیەوەنە هەموو بابەتەکانمانەیە غەیری سینی هیچ کەمان نیە لەو دکانە. ئەوەندەی بەڕێستان لێرە کارتان کردووە ئەو چینیانێک کە سەردانتان ئەکەن با بڵێن حەزیان بە چ جۆرە خواردنێکی خۆیانە ئەوەی کە بە تایبەت لە ڕووی با بڵێن گۆشت و ئەو بابەتانە کامیان زۆر خواستی لەسرە لای ئەوان؟
زۆرترین خوازە سەر پرۆداکتی نۆدڵەیە کە هەم هەرزانە و هەمە ئازرکردنیشی زۆر باشە وە سوشی و بەهاراتەکان بەعام بەڵێ وە سۆسەکانیش تاوانەوە مەوادی خۆیان باشتر دەزان چ بەکاردێن لە خواردنی. باشە زۆر سپاس کاکسیبەر. من قسەم لەگەڵ خاوەنی ئەم مارکێتە بچووکە کرد کە ناوی دانیاڵە باسی لەوە کرد کە ئەوان بیرۆکەی دروستکردنی مارکێتێکی لەو شێوەیان وا بۆ هاتووەکەوە بە پێویستیان زانیکەوە خواردنی چینی تێکەڵ بە خواردنی یاخود نەریتی کوردی بکەن بۆ ئەوەی خەڵکی کوردستان کاتێک بەو پێیەکە خەڵکی کوردستان بەشێکی زۆربەی کات ینی ڕۆژانە یاخود بە بەردەوامی سەردانی وڵاتی چینەکەن بۆ کاری بازرگانی فێرە شێوازی خواردنی چینیش ببن و سوودی لێ ببینن و وتیشی شاری هەولێر بۆیە هەڵمان بژار چووکە شارێکە بەردەوام لە پێشکەوتندایە و کە ڕێژێکی زۆریش لە خەڵکی لێی دەژیتن ئەمە وای کردووەکەوە ئەم مارکێتە لێرە بکەمەوە.